طبعا اف بابەتە نەجۆرە یەکەم و دووەم و سێمە بەری دوسێ شەڤەکۆژ وەختێمە بەحەسکری ئەو میێڤۆنێمە گوت نابێتە جۆرە دومایەکیژی بەس ئەم چاوە بشین vê diyardeyê kontrol bikin yan ji xelkê me bizanit ew kesê tê te beramberî yan kompaniyeke fermiye yan jî wehmiye. Nava studiyê da mêvanê me berê Zawara Bextiyar mamostaya zanîngehê pisporê warê bazirganê gelme de mamosta bixêr bê. Zor spas. Darê balê yekem û dest pê bikeyn. Her ewel hemûî muhimtir e eger kesek bi navê kompaniyeke hat parem bidê û îşit bû dekem û qazancekî didemê. Çûn bizanîn ewa kompaniyekî fermiye yan firtûfêla yan ji kabreyekî mehterem û rast e. طبعا ئەو بابەتی فێڵلێکردن لە هاوڵاتیان لە ژێر ناونیشانی کۆمەڵێک بازرگانی سەیر و سەمەرەوە شتێکی هەنووکەیی نییە کە ئەمڕۆ ڕوویدا بێت بابەتێکە کە زۆر جار و بە چیرۆکی جیاواز ئەو برادرانە دەردەکەون و کۆمەڵە خەڵکێکتیاندا زەرمەند دەبێت ئەوەی کە زۆر گرینگە تۆ لە ڕوانگەی بازرگانیکی ڕاستەقینەوە هەرگیز ناتوانانی تۆ بەرهێنانێک بکەیت کە بە ماوەیەکی زۆر خێرا قازانجێکی زۆر گەورە دەست بکەوێت یعنی ئەوە نیشانەی یەکەمە ئەگەر وە بەرهێنانەکە ئەو نیشانەی تێدا بووکە بڵێ تۆ بۆ بەرهێنانێکی دەکەی لە فترەیەکی زۆر کەم قازانجێکی زۆر خەیاڵی دەکەوێتە دەست ئەوە نیشانەی یەکەمە یەکسەر بزانە کە ئەوە دەبێت علامەتی استیفامی لەسەردابنەی کە لە بازرگانی حەقیقیدا کە ئێمە ڕۆژانە لەناو بازارداین ئەو شتەی نابینین بە ئاسانی تۆ ناتوانی ئەوە بکەی خاڵی دووەمی زۆر گرینگە کە تو لێ پێچینەوە بکەی بزانی ئایا لە ڕوانگەی یاساییەوە ئەو شەریکەیە تا چەند ڕێپێدراوە ئایا تۆمارکراوە لە هەرێمی کوردستان ئایا تۆمارکراوە لە جیهاتی معنیەوە و خاڵی سێمیشی توێژینەوەی شخصی خۆتە مەفروضە تۆ پرسیار بکەی لە خەڵک ئایا ئەم کۆمپانیایە تا چەند سومعی هەیە لە بازار لەو دوو خاڵەوە لێ پێچینەوە و توێژینەوە بۆ خەڵکیمە فێری ئەوە نەبووە لێ پێچینەوە لەو کۆمپانیا بکە بپرسی توێژینەوە بکە طبعا لەوانەیە هۆکارە سەرەکیەکەی بۆ بگەڕێتەوە کە خەڵک زۆر بە ئاسانی هەڵدەخەڵەتێت هۆکارێکی سەرەکیە ئەو برادرانی کە ئەو نوع ئیشە دەکەن لە ڕوانگەی سایکۆلۆژیە و ئەوەندە بە جوانی تەدریبیان پێکراوە یعنی زۆر بە ئاسانی دەتوانن قەناعەتت پێ بێنن کە ئەو بازرگانێکی ڕاستەقینەیە زۆر بە ئاسانی دەتوانن ئەو دوگمانە لێ بدەن کە ناخی بەکار بە ئەو کەسێک دێهەوە بەرهێنانەکە بکە بجوڵێنن وای لە بکەن متمانە بکە نقطەیەکی تر کە ئەوان زۆر هەڵوێستەی لەسەر دەکەن ئەوەیە لە ڕێگای برادر و دۆستەوە داخلی مۆزوعەکە دەبن مثلا من دێم تۆ داخل دەکەم ئەتو دێ ئەوەیەکی تر داخل دەکەی ئەوە وا دەکات کە عادەتەن ئێمە متمانەمان بە هاوڕێ دۆستەکانمان زیاتر لەوەی کە متمانەمان بە کۆمپانیەکە کابراایکی شەریف بەڵێ بێگومان ئەوانە بیدایەتی لەسەر بنەمای دروستکردنی متمانە ئیش دەکەن لە فترەیەکی کەمدا کۆمەڵێک پارە دەدەنەوە بە کەسەکان بگرەوە هەر لە پارەکەی خۆشیانەکە و بەرهێنانیان تێدا کردیان پارەی خەڵکی ترە ئەو متمانەیان کە دروست کرد زۆر ئاسان دەبێت هەتا بڵقەکەیان ئەوەندە گەورە دەبێت کە ناتوانن لە بەریبێن بڵقەکە دەتەقێت و دوایی خەڵکێکی زۆر تێدا زەرمەند دەبێت ئەوە چیرۆکی هەر هەمویانە ئەم بۆدینی دڵبژن حتا کوشپاتای ماستر لێتێ شنیکە خەڵکی واشخۆ طبعا ڕاست ئەوەش هەست پێ دەکری لە ناو کۆمەڵگە بە تایبەت لەو 10 ساڵی ئاخیری خەڵک من ناڵێم بە داوای لێبوردن و بەڵام هەست پێ دەکری خەڵک تەمبەڵ بووە حەز ناکە ئیشکە پارەی خۆی دەداتە کەسەچی ئەو بۆ ئیش بکە و قازانجش بکات ڕاستە ئەوە لە ڕووی ئابووری و بازرگانیەوە لەوانەیە هۆکاری تریشە بێ مۆزوعەکە هەر تەمبەڵی هاوڵاتیان نەبێت لەوانەیە دەرفەتی وەبەرهێنان لە بازاردا بۆ ئەو کەسانەی کە بڵێن داهاتێکی مەحدودیان هەیە پارێکی مەحدودیان پێ لەما بینی 20 تا 30,000 دلارێکیان هەیە نازانێت کەسەکە چی لێ بکە ناتوانێت پارچە زەویەکی پێ بکڕێ ناتوانێت بڵێن لە شتی تراوە بەرهێنانی بکە و نەبوونی بازاری ئەوراقی مالی بە شێوازێکی زۆر سیستەماتیک لە وڵاتی ئێمەدا وای کردووە کە خەڵک ناتوانێت مەسەلەن لە شەریکات پشک بکرێت و مساهمەی هەبێ و بەشێک لەوە وەربگرێت لە زۆربەی وڵاتانی دنیا حکوومەت خۆی پشکی دەفرۆشێت یعنی وەکو حکوومەت بۆندی پێ دەڵێن کە دێت تۆ پارەکەی خۆت دەدەی بە حکوومەت بە قەرز لە فترەی زەمەنی 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ و داهاتێکت دەداتەوە لە کۆتاییشدا پارەکەت مەزمونە یاخود شەریکات دێن ئەوە دەکەن تۆ پشکێک دەکری لە شەریکەیەک ئەو شەریکێ وردە پشکی بەرز دەبێتەوە ساڵانە لە قازانجی خۆی پشکێکت بەردەکەوێت نەبوونی ئەو بازاری ئەوراقی مالیە یاخود ڕێە چارێکە تقریبا ئەوە بەدڵنیاییەوە لە زۆربەی وڵاتانی دنیا خەڵک کە وەبەرهێنان دەکات پارەکانی لەوەیە خەزم دەکات و هەروەها نەبوونی سیستەمی بانقێکی بەهێزیش کە ئێمە سیستەمی بانقیمان نییە خەڵک ناتوانێت پارەکانی لە بانقدا بنێ دەترسێت کە پارەکەی لە ماڵەوە لەوانەیە لی بدزرێت لەوانەیە بسووتێت بفەوتێت کۆمەڵێک کۆکاری درەیە ناچارە دەیخاتەوە بەرهێنانەوە لە شتێکی ئەو جۆرە کە ریسکێکی زۆری تێدا و مجازەفێکی زۆری تێدا و تووشی زەرەر دەبێت لە کۆتا تقریبا مامۆستا با ئەو پرسیارە لێ بکەم
تو چەند چیرۆکێکی وا گوێ لێ بووە لە هەولێر سلێمانی دهۆکەوە زۆرن چیرۆکەکان هەر جارە بە هۆکارێکە جاری وا هەیە لە ڕێگای بازرگانی هەڕەمیەوە کە خەڵک دێنن داخلی مۆزوعەکە دەکەن ماڵپەڕێک دەفرۆشن پرۆدۆکتێک سعاتێک شامپۆیەک نازانم چی ئەو چیرۆکانەمان بیستووە ئەویان ئاخر چیرۆکەکە مەوزوعی سارە بەکرێدان یعنی زۆرن لەو چیرۆکانەی دراوە ئەلکترۆنیەکانیش ئەوە نقطەیەکی بەهێز بوو کە پێشتر خەڵکێکی زۆر تێیدا زەرمەند بوو لە پرۆسەی کڕینی دراوە ئەلکترۆنیەکان ئەو فێڵانە هەیە شارەزان لە بوارە چکە مەسەن ڕەنگە لە وڵاتی دیکە ڕێی دیکە هەبی خەڵک توش بووبی چ پێشبینێک هەیە خەڵک بۆ ئەوی زیاتر ئاگاداربی خۆیان لەو مەوزوعانە دوور بخەنەوە ڕاستن ئەوەی کە باست کرد ئەوش خاڵێکی باشە خۆیان لەو مەوزوعی دراوی ئەلکترۆنی وانش دەبی زۆر ئاگادار دووشت دەتوانێت بکرێت بەشێکی پەیوەندی بە حکوومەتەوەیە کە پێویستە حکوومەت هەیئەیەک یاخود دەستەیەک لە هەموو دنیا دەستەیەک هەیە بۆ پارێزگاریکردن لە مافی بەکاربەران و مافی ئەو کەسانێکە وەبەرهێنان دەکەن ئەوە چ دەڕخسێنێت هەموو ئەو کۆمپانیانێک کە لە بواری وەبەرهێنان لە ناو بازاڕیش دەکەن دەبێت تۆمار بکرێن لەگەڵوان بە کۆمەڵک پرۆسس و فلتەردا تێدەپەڕن ئەوە دڵنیایەک دەدا بە هاوڵاتی ئەگەر کۆمپانیایەک موسسەیەک ڕجستەر بێت لە ئەو دەستەیە تۆ دەتوانی متمانەی پێ بکەیت ئەوە بەشێکە کە لەسەر حکوومەتە پێویستە بۆ ڕێخستنی بازاڕ و کورتکردنەوەی ئەو مامەڵەیە وەکو مامۆستای زانکۆ هیچ هەماگیتان لەگەڵ لایەنی حکومی کردووە شتێکی وا بکرێ حکوومەتیش توش دەبی لە مەوزوع طبعا عراق لە حکوومەتی عراقیە هەیە دەستەی ئەوراقی مالی ISC هەیە بەڵام ئایا تا چەند کارەکانی چالاکە یان لە هەرێم نەبوونی نییە ئێمە دەرگامان کراوەیە بە دڵنیاییەوە کۆلێژی ئێمە کۆلێژی ئیدارە اقتصاد قسمێکی تایبەتمان هەیە بە مەسەلەی دارایی و بانق و بەڕێوەبردننی ئەو نوع سەکتەرانە خەڵکی زۆر پسپۆریشمان هەیە دەتوانێت هاری کار بێت لە دروستکردنی ئەو دەستێ و چاودێریکردن و ڕێخستنی بازار بەشێکیشی دەکەوێتەوە سەر هاوڵاتی خۆی کە هۆشیار بێت بە ئاسانی پارەکانی خۆی نەخاتە ناو مامەڵەیەکی ناشەرعیەوە نایاساییەوە مامەڵێکی ئیسلامیشەوە ئەوەش دینیشەوە ئەوەش مهمە یعنی پێت وایە خەڵک زیاتر لە ئێستا جێ ناداتە لایانی شەرعی و ڕیبا ئەو گومانی تێدانی ئەوەش بەشێکی سەرەکیە کە خەڵکێکی زۆر تووشی ئەو حاڵەتە دەبێت بەو بەدەستێنانی پارەیەکی خێرا حازرە سەرۆت و سامانەکەی خۆ خاتە ڕستکەوە حازرە حتا پابندی ئەو بنەما سەرەکیانەی ئاینی ئیسلامیش نەبێت و بچێتە ناو بازرگانیەوە بۆیە لێرەدا ڕۆڵی جەنابتان وەکو میدیا و مؤسساتی میدیایی زۆر گرنگە لە هۆشیارکردنەوەی خەڵک و زائیدەن ڕۆڵی مامۆستایانی ئاینیش زۆر گرنگە کە لەسەر مینبەرەکانەوە نەسیحەتی خەڵک بکرێت کە بەڕاستی هەر بزەرورە وەزارەتی ئەوقاف بیکاتە پرۆگرامێک لە بۆ ڕێخستنی ئەو کار و چالاکیەکە ئەوانیش بتوانن ڕێنمایی بدەن بە خەڵک و بێژین پارە قڕێژە دەستێ بەزگەلە جۆرەی جوابەت خودۆنی تاریک کرد خودی هەمیە پارێز مامۆستا ئەوەرە بەختیار مامۆستای موفق دەبن ئینشاءالله شەڕاست بۆری بەزەرگانی خۆشحاڵ بی گەلە بخێر هەر بژی